پێمی هەرێمی کوردستان لە قۆناغی 12 ئامادەییدا ئەمڕۆ میوانی ئێمە و لە ستۆدیۆوە گفتوگۆ لەگەڵی دەکەین و ئەزمموی بۆ ئێوەی خۆشەویست دەخێنە ڕوو خات و سەناریەکەما کە سێمی هەرێم ئەمڕۆ لەگەڵمانە سەنارێکیان بەخێر بێن. زۆر سپاس خاتونجان سەرەتا زۆر سپاس بۆ کەناڵە جوانەکەی نارتی و بەیانی ئێوە هەموو بینەرانیش باش. زۆر سپاس بۆی لەگەڵمامی یەکەم شت پیرۆز بێ زۆر سپاس دەکەم خاتونجان سەلامت بێ. ئەمە بزانم هەستت چۆنەکە توانیتە دوای ئەوەنە ساڵی خوێندن پلەیەکی باش بەدەست بێنی. من سەناریا کەمال جەلال خوێندکار لە ئامادەی ئاسووی کچان لە قەزای سید سادق توانیم پلەی سێم لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەدەست بێنم لە بەشی وێژەیی بە تێکرای 98.16 کە بەڕاستیەوەش هەستێکی زۆر خۆش بۆ من هەستێکە کە بە وشەوە سف ناکرێت لەبەرەوەی کە ئەوە ئەنجامی ساڵێک هەوڵمەندبوون و کۆشتی منە. حەزی لە چی بەشێکە بخوێنی حەزی لە چی بەشێکی زانکۆیە وەرگیری سەناریا؟ ڕاستی ئامانجی من ئەوەیە کە دوای پۆلی 12 درێژە بە خوێندنەکەم بدەم لە کۆلێژی زمان بەشی زمانی ئینگلیزی لەبەرەوەی لەو بوارەیە زیاتر خۆمە بینمەوە چونکە من زیاترانی زۆر پەیوەندیم لەگەڵ ئەدەبیاتی ئینگلیزی هەیەەوە تا بە زمانی ئینگلیزیش هۆنراوان نووسم ئینشەڵا گەر لەو بەشە بخوێنم هیوام وایە ینی کە ئەتوانم زۆر بەسەر کۆتوانە هەموو قۆناغەکان ببڕم. ئینشەڵا سەناریە گیان ئینشەڵا نووسراوی خۆت و هەروەها لە بەشی ئینگلیزی شوەر ئەگیریت و درێژە بە خوێندن ئەیت کاتەکانی چۆن دابش کرد سەناریا؟ بەڵێ من سەرەتا هەروەک خوێندکارێکی کا لە پۆلی 11 دەرەچێ بۆ پۆلی 12 تقریبان توانم لە کۆتایی پۆلی 11ەوە هەموو پلانەکانی خۆم دانا پێویستە هاوینەکە چی بکەم پێویستە کاتی خوێندن کە داوام دەستی پێکردەوە چی بکەم لە هاوینەکەیە هەروەک خوێندکارێکی کە ئەنی ئاسایی کۆشتی خۆم کردووە ئەو ژمارەیەک دەستم دانابوو بۆ هاوین ئەوانە سپاس بەخوا هەموویم تاوا کرد و طبعاً هەر خوێندکاری پۆلی 12 تا پێویستە ئامانجی هەبێ وەروە پلانێکی هەبێ کە ڕێگەیەوە بگا بۆ ئامانجە و وەروەها پێویستە بۆ پلانەوە پابند بێ منیش سپاس بەخوا ئەمتوانی کە بۆ پلانەوە پابند بم جەروا بوو یعنی لە ساتای هەفتەوە پلانی هەموو هەفتێکی خۆمم دانا ینی هەموو ڕۆژەکان هەموو کاتژمێرەکانم دابش کرد ینی بۆنە کاتژمێر ئەوەنە تا ئەوەنە ئەوانەیە ئەخوێنم ینی بۆ شێوەیە ئەوە توانم بڵێم فاکتەری سەرەکی بوو بۆی کە من بتوانم ئەو نمرەیە بەدەست بێنم. حەزی لە ئینگلیزیە تێکرای نمرەی ئینگلیزی چەند بوو ئەم ساڵ؟ ڕاستی تێکرای ئینگلیزی من خۆی لە ڕاستیە من خۆم 96 بوو بەڵام یەک گرفت هەبوو لێرە ئێمە لەوانی ئینگلیزی لە ساوندەکان چونکە ئەوە هێمایە لەو بەخشراوین. بزانم 12 دەرەجی لەسەر بوو ئەوان 11 دەرەجیانیایەوە بە من بەهۆی ئەوە بۆ 95 خۆ لە ڕاستیە بێ 96 بێت چونکە ینی لە پۆلی 12 نمرەی تاکمان نییە. دروستە بەڵێ زۆر چاکە بێعی بە 95 شت برادەری سەیەوانیی ڕاستڕاستی لەمەش ئێرانی لە پۆلی 12 95 بۆ شێوەنی 96 بۆ شێوەیە زۆر چاکە سەنارێکیان تایبەتمەندی تۆ لەوەیە کە نابینیت بەڵام توانیت پلەیەکی باش لەسەر ئاستی هەرێم بەدەست بێنی ئەمە ئەزمموی خۆت هەروەها ئەو تاقە و توانایی کە هەت بووە سەرڕای ئەوەی کە نەتوانیمە وەکو خوێندکارێکی دیکە وانەکانت یاخود لەوانەکاندا کۆشش بکەی بۆ ئێمە بخەیتە ڕوو. بەڵێ من هەر لە قۆناغیەکی سەرەتاییەوە هەموو ساڵەکانی خوێندنم بە پلەی یەکەم بڕیوەتوانم بڵم لە 90 ساڵەکانیش معادلم لە 98 کەمتر نەبووە بۆیە کە ینی لە پۆلی 11 چۆن پۆلی 12 بڕۆمە بوو کە توانم ئەم پلێ بەدەست بێنم ئەم نەتیجەیە بەدەست بێنم بۆیە هەوڵ کۆشتێکی تاوم بوودا و ئەو سپاس بەخوا خۆشبەختانە بەدەستم هێنا. دیسانەوە پیرۆز ینی زۆر جە سەناریا بیستین ئەو کەسانی کە نابینان یاخود نەک تەنها نابینان خاوەن پێداویستیەکی تایبەتن ئەڵێن ئێمە ناتوانین بخوێنین ئامانجەکانیان بە بیانووی ئەوەی کە کەسانێکن کە ناتوانن شت ببینن یاخود ناتوانن بۆ کەسێکی دیکە مامەڵە بکەن ئەکەن بە بیانوک بۆەوەی کە درێژە بە خوێندن نەدەن نەگەن بە ئامانجەکانیان تۆ چیڵێ بۆ کەسانە؟ بەڵێ پێمی من لێرەوە بۆ کەسانی خام پێداویست تایبەت بە گشتی و نابینا بە تایبەتی ئەوەیە کە هەرگیز ڕێگە مەدەن کە مەدامێکەتان ببێتە ڕێگرێک ببێتە لەمپەرێک لە بەردەم
گەیشتن بە خۆن و ئامانج و هیواکانتانە بەڵکو ئێوە توانن ئەوە بکەم بە فاکتەرێک بۆی پرە بەتوانە و وزە و بەهرەکانتان بن لەبەرەوەی ئێمە توانین لە ڕێگەی پەرەدان بەتوانەکانمانەوە ئەوە نیشانی هەموو جیهان بین کە کەسانی خاوەن پێداویست تایبەتیش شان بەشانی کەسانی ئاسایی ئەتوانن ڕۆڵێکی کاریگەریان هەبێت لە بنێنانی جیهانێکی باشترە وەروەها لە گۆڕینی کۆمەڵگەیە و وەروەها ئێمە توانین بگرە زۆر جار لە کەسانی ئاساییش ئاسی زیاتر و پلەی بەرزتر بەدەست بهێنین. سەلمانە سەناریە ئەمێ بزانم کێ هاوکاری کردی لە کاتی کۆششکردنە. بەڵێ بێگومان ئەم سەرکەوتنی من تەنها خۆم بە تەنها نەبووم بێگومان ماڵەوە بە پلەی یەکەم دایک و باوکەم خوشکەکانم هاوکارم بوون و زۆر سپاس بۆ مامۆستایانی ئامادەی ئاسوی کچان ئەوانیش ماندووناسانە لەگەڵ ئێمەیە هەوڵیانیان زۆر لەگەڵمان ماندوو بوون بەڕاستی هەوڵ ماندووبوونی هەمویان بەرز ئەنرخێنم وەروە هاوڕەکانیشم بۆ نمونەگەر دەرسێکم پێویست وایە کە ئەنی ڕیکۆرد نەکرای ئەوان بۆیان ڕیکۆرد دەکردم بەڵێ من لە ڕێگەی تۆماری دەنگیەوە خوێندومە واتە وانەکانم هەمووی ڕیکۆرد کراوە و تەنها بەگوێگرتن توانیمەوە نمرێ بەدەست بێنم. لە کاتی تاقیکردنەوەکانە چۆن تاقیکردنەوەکەت ئەنجامە پرسیارێکی جوانە ئەمە من مامۆستایەک پرسیارەکانم بۆ خوێنێتەوە و منیش ئەو وەڵامی کە ئەمەوێ بێمە و ئەنی بۆنە لام وایە کام وەڵامە ڕاستە وەڵامەکەی پێڵم ئەویش ئەینووسێت بۆ شێوەیە من وەڵامی تاقیکردنەوەکانەوەمەوە. زۆر باشە سەناریە من ئەمەوە بزانم کە لە قۆناغیەکی سەرەتاییەوە تۆ تا قۆناغی 12 توانیتە پلەکانی یەکەم بەدەست بێنی وەکو خۆت ئەمە بۆ نابینایەک سەخت نەبوو لە قوتابخانەکانی هەرێمی کوردستاندا بایەخ بۆ دراوە کە نووسینێکی تایبەت بۆ ئێوە یاخود مامۆستایەکی تایبەت بۆ کەسانی وەکو ئێوە لێ هاتوو زیرەک دابین بکرێت. ڕاستی بێگومان خوێندن بۆ کەسانی نابینا تەمان دوو ئەوەندەی کەسانی ئاسایە توانم بڵێم قورسە لەبەرەوەی بۆ نمونە هەنێک ئاستەنگ و گرفت دێتە بەردەمان یەکێک لەو ئاستەنگ گرفتانەی کە بۆ من ئەم ساڵ خۆم ڕاستی ڕۆبەڕووی بوومەوە ئەوەیە کاتێک کە بۆنە منهاجەکان چاپەکرێنەوە ئەو ساڵە دەرسەکە بۆ نەڕیکۆرد ناکرێتەوە ئێستا بۆ نمونە من هەندێک دەرسم هەبوو چاپی 2010 دەبوو خۆی چاپی 2020 کتێبەکان دووبارە چاپکرانێتەوە هەندێک گۆڕانکاری تێکراوە هەندێشتی بۆ زیادکراوە هەندێشت لابراوە ینی بەڕاستی ئەمە بۆ من گرفت بوو بۆ لێرەوە داواکارم لە وەزارەتی پەروەردە کاتێککە ئەو دەرسانە ڕیکۆرد ئەەکەن یاخود کە دەرسەکان چاپەکەنەوە ئەگەر بتوانن ڕیکۆردێکیشی لەگەڵ دابنن بۆ ئەوەی کە کەسانی نابیناش ڕۆبەڕوی گرفتان دەبنێت من زۆر سپاسی مامۆستاکانەکەم ئەوان زۆر زۆر ڕۆ هاوکارم بوونی دایم پێیانەوتم ئەو گۆڕانکاریە کراوە لێرە ئەوە گۆڕاوە ئەوە زیاد کراوەیان بۆ شێوەیە. زۆر چاکەوتە حەزی لێ ئیتر ئینگلیزی بخوێنی ئینشەڵڵا خۆت زمان ئینگلیزیەکە و چۆنە؟ سپاس بخوا ینی بەباشی قسەی پێەکەم فلۆنت ئینگلیز ئەڵێت ینی بەتەواوی ڕۆک زمانی یەکەم چۆن فێری بووی؟ ڕاستی من فێربوونی زمانی ئینگلیزی هەرخۆلیایەکی مناڵیم بووە تقریبا توان بڵم لە تەمەنی 12 ساڵیەوە دەستم پێکرد هەر بە گوێگرتن لە یوتیوب و وەروەها بەشداریکردن لە دەورە و خۆشم ینی خۆلیایەکی گەورم هەبوو وێستکەم ئەوە فاکتەری سەرەکی بوو چونکە تۆ لەو کاتەیە لەو کارەیە سەرکەوتووە بکە ئەنجامەیە کە خۆلیا و ئارزوویەکی زۆرت بۆی هەبێت ئەوە فاکتەری سەرەکی سەرکەوتنی تۆیە لە هەر کارێکە کە بیکەیت. هەستە چۆن بوو کە پیانوتی تۆ ئەم ساڵ سێم بووی لەسەر ئاستی هەرێم؟ ڕاستی هەستێکی زۆر خۆشم هەبوو ناتوانم بۆ وشە وەسفی بکەم ئەنی ئەتوانم بڵێم ئەو کەسەی کە هەستی ئەو کەسمە بوو کە خەونەکەیەتە دی ینی دایم ئێمە کە بیرەکەینەوە کەسێک خەونەکەیەتە دی ئەبێت چۆنێ خۆشحاڵ بێت منیش ئەو هەستم هەبوو. ماڵەوە هەستیان چۆن بوو؟ ماڵەوەژگیریان کردی کاتێ بیستیان کچەکەیان توانیوێت سێم بەدەست بهێنێت؟ بەڕاستی ماڵەوە شەستێکی زۆر خۆشیان هەبوو هەموو زۆر خۆشحاڵ بوون ئەتوان بڵم دوێنێشە و خۆشترین کاتی ئێمە بوو بەڕاستی. سەناریە ئەمە بزانم چی تەیە بۆ مەلا کەمالی باوکە باوکێکی بەڕست کە توانیوێتی پشتگیری کچەکەت بکات تا تەمەنێکی باش زۆر سپاسی باوکمەکەم سپاسی بێکۆتایی و بەپیانم بۆ باوکم هەیە و ئەو سێڕایەوەی کە خۆی خاڵ پێداویست تایبەتە بە هەمان شێوە نابینایە بەڵام سپاس بخوا هەرگیز ئەوە نەبووە تا ڕێگرت لە بەردەم باوکم بۆ نمونەکە
گرفت دروست بێ بۆ نمونە بۆەوەی کە بۆنە بۆ کار ئاسانی بۆ ئێمە بگرە زۆر ینی کارەکانی بۆ ئاسان کردوین هەمیشە یارمەتی داوین هەرگیز بۆنە نبینایی نەبۆتە ڕێگرت لە بەردەم ئەوەیە کە باوکێکی زۆر بێوێنە و باشە بۆ ئێمە زۆر سپاسیەکەم خاتە من درێژی ئێوەش سەرکەوت و تورکار سەناریاگیان خۆمان کە زانکۆلاین کرایەوە و ئیتر تاو ناوتان هاتەوە لە کۆلێژ زانکۆ پەیمانگاکانە پەیوەندی پێوەکەم بزان تاو سەناریە بوو بە خاوەنی خەونەکەی خۆی و چوە بەشە ئینگلیزی ئینشەڵا بەشابێکە خۆت پێت خۆشە سەناریاگیان زۆر سپاس بۆی لەگەڵ ئێمەدا بوو دووبارە بە خێراتی قوربانە بم خاتونگیان زۆر سپاس خۆشەویستان میوانداری سێمی هەرێمی کوردستانمان کرد خات و سەناریە کەمال وچانێک وەردەگرین و دواتر دەگەڕێم وڵاتە